هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دووەم گورزی بەردەکەوێت و بەغدا مەرجی قورس لەسەر هەرێم دادەنێت. ئەم شەو ترامپ سوێن دەخوات و دڵنیایی گەورەش لەبارەی هەڵوێستی ئیدارەکەی بەرامبەر کورد ئاشکرا دەکرێت. هێرشەکانی تورکیا بۆ سەربەنداوی تشرین بەردەوامە. ئیدارەی خۆبەڕێوەبەریش داوای هێزی نێودەوڵەتی دەکات بۆ پاراستنی. دوێنێ دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ هەمواری مادەی 12 لە یاسای بودجەی عێراق بۆ زیادکردنی خەرجی نەوتی هەرێم شکستی هێنا. هەماتارانی عێراق مەرجی قورس بۆ دەنگدان بە هەموارەکە بۆ حکوومەتی هەرێم دادەنێت. ڕائید مالیکی پەرلەمانتاری لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لەم بارەیەوە دەڵێت بەو مەرجە دەنگ دەدەین حکوومەتی هەرێم گرێبەستەکانی ئاشکرا بکات و کێڵگەکانیش بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بەڕێوە ببرێت. ئەو هەنگاوە لە کاتێکدایە هەفتەی ڕابردووش بەپێی گرێبەستی کۆمپانیای BP بەریتانی بەشێک لە کێڵگەی ناوچە دابراوەکان دەکەوێتە دەست حکوومەتی عێراق. ئەم شەو کاتژمێر 8 بە کاتی هەرێمی کوردستان دۆناڵد ترامپ وەک 48مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سوێندی یاسایی دەخوات. شاندێکی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان بە سەرۆکاتی ئیلهام ئەحمەد لە مەراسیمەکە بەشدارە. لەبارەی هەڵوێستی ئیدارەکە پێشتر وەزیری دەرەوەی ئەمریکا کە ئەمڕۆ دەست بەکار دەبێت دڵنیایی داوە کە پاراستنی کورد مامەڵەکردن لەگەڵ هەسەدە یەکێکە لە پرسە استراتیژیەکانی ئەمریکا وەکو ئەمریکا دەستبەرداری هاوپەیمانەتیمان لەگەڵ کورد نابێت. هاوکات بەپێی ئاژانسی ڕۆیتەرزیش دانیشتنێکی چڕ لە نێوان ئەمریکا و فەڕەنسا و تورکیا لەگەڵ دیمەشق و هەسەدە هەیە بۆ ڕێککەوتن لەسەر چۆنیەتی بەشداریکردنی کورد لە سووریای ئایندە و هەروەها سوپای نوێی ئەو وڵاتە. ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا داوای هێزی نێودەوڵەتی دەکات بۆ پاراستنی بەنداوی تشرین لەگەڵ بەردەوامی هێرشی تورکیا و گروپە چەکدارەکانی نزیک لە وڵاتە لە ئاسمان و زەویەوە بۆ سەربەنداوەکە. ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژی دووشەمە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هۆشداریان داوە کە بەردەوامی هێرشەکانی تورکیا دۆخی سووریا بەرەو ئاڵۆزی دەبات و کۆمەڵگەی سووری دابەش دەکات. دەژڵێت ئەوان بەتەنها کاریان کردووە بۆ پاراستنی بەنداوەکە لە ڕێگەی بربەستی مرۆییەوە و هاوڵاتیانیان ناردۆتە شوێنەکە، بەڵام تورکیا لە هێرشەکانی ناوەستاوە و هێرشی کردۆتە سەر هاوڵاتیانی مەدەنی. بەو هۆیەوە بەدەیان کەسیان شەهید بوون و هێرشەکانیان بەردەوامن.